بینران و بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنێکن سڵاوی ئێمەتان لێبێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز کاک شەماڵ شید ستارمان کردووە کە بەڕێزیان شاعیرن قسە و باسەکەین لەسەر ئەزموونی شعری و نووسینی بەڕێزیان کاک شەماڵ بەخێربەی. زۆر سپاس بۆ بەڕێستان خاتونی بەڕێز مەمنونم. سپاس بۆ تۆش. سپاسی جەنابتان و سپاسی ئەم کەناڵە ڕەنجیناکەم کە ئەم دەرفەتتان بە من بەخشی بە هیوام بابەتەکانمان ببێتە جێی سەرنجی هەم بینەران و هەم بەڕێستان و ئێوارەیەکی جوان و قەشەنگ دروست بکەین. زۆر سپاس بۆ بەڕێزیشتام زام سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ یەکەم کاک شەماڵ بزانم مێژووی نووسینی بەڕێستان مێژووی نووسینی شەعر بە تایبەتی لای ئێوە بۆ کە ئەگەڕێتەوە چ شتێک پاڵنەر بوو هاندەر بوو بۆ ئەوەی کە تۆ بنووسیت؟ بەڵێ مێژووی نووسینی من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2013 و کاری نووسینش بەهرەیەکە لەخۆ قەت ناتوانانی بنووسی ئەبێ ئیلا هۆکارێکی تایبەت هەبێ کە واد لێ بکا کە بنووسی ئەو هۆکارش لێی گەڕێ با لای خۆم بایەمش بزانین قەیسێکە آخر هەر لای خۆم بێ باشترە باشەواتە هۆکارێک هەبووە بەڵێ بەتەشیر هۆکارێکی تایبەت هەیە کە واد لێکا بنووسی. باشە خۆی هەمیشە هەر شتێک هوەرێکە لە کەسێکە ڕنگدانەوەی هەیە حتمما باگراوندێکی هەیە بەڵام تۆ بۆچی زیاتر بۆ نمونە لە ڕێگەی نووسینەوە هەوڵتدا کە ئەو پەیامە بگەێنی؟ ئەزانی خات و پەرۆژ وتم خات و پەشێو ئەفم کە نووسین خۆشە ئەو لێ نووسەی بەردەست کە ناخی خۆتی بۆ هەڵە ڕێژی من تایبەتەن خۆم هەست بە ئاسوودەیەکی زۆرەکەم کە ناخم پڕوێ لە شتێک ئەگەر بنووسم خاوە بمەوە ئەگەر بنووسم ئەو هەستەی ناخم دەربڕم لەگەڵ قەڵەمەکەم و لەگەڵ ئەو لێ نووسەی لە بەردەستمە زۆر پێی ئاسوودا بم. تەمان ئەوەش هۆکاریشی تایبەت دوات لێکاوە هەر شتێکش کە لە ژیانە حەزت بۆی نەبێ هەوڵ نەدەی بۆ خۆتی بنووسی یان هەوڵ نەدەی بۆ خۆتی بکەی قەت جوان دەرناچێت. زەم ئەو بابەتانی کە لە سەرەتای نووسینە ئەتنووسین زیاتر بابەتی عاشقانە بوو چ بابەتی زیاتر بابەتی خۆشەویستی و دڵداری بوو بڵێ کەسە بوو پیشانی بێ بۆ نمونە ڕاو بۆ چوونێکی وەربگری سم بڵێ ئەم بابەتەم نووسیوە چۆنە بەلاتەوە کەسی دیاریکراوە بەو شێوەیە ناکە بڵێن کەسێکی دیاریکراوە هەبێ بەڵام تەبعاً پیشانی دۆست و کەس و ئەزیزانەی کە لەگەڵ تا هاوڕێی ژیانتن ڕۆژانە پیشانیان ئەدەی ئایا هەر بۆ نمونە ئێستا من ئەگەر شتێک بنووسم کەسێک لە دەورم بێیان دۆست و هاوڕێم هەیە لە فەیسبوک بۆی ئەنێرم هەڵسەنگاندنێکی بۆ بکە ئەمانە هەیە بەتەئکید بەڵام کەسی دیاریکراوەکو ئەوەی چۆن بڵێ مامۆسایەکت بێنە. باش ئەو کەسانی کە ئەو هۆنراوانت پیشان ناون ئەو بابەتانی کە نووسیوتە پیشان ناون و کەسەک نزیکەکانی دەوروبەرت بۆ نمونە خێزانەکەت هاوڕە نزیکەکانن مەسەلەن چۆن ئێم هەوڵی تۆیان هەڵە سەنگان مەسەلەن پێیان خۆش بوو تەشجیعیانە کردی ئەگەر پێیان خۆش نەبووایە ئەگەر ئەوان منیان تەرجیع نەکردا ئێستا من ناگەشتم بۆم ڕۆژە بۆ نووسین ئەم چوار دەورەکەم ئەوانەی کە پێیانم نیشانداوە ئەگەر ناشرینش بوو بێ ئەوانە توانە جوانە و دەستی نووسینم بەردەوام بۆ حەزم کردووە بنووسم ئەگەر خۆی ڕەخنە دوو جۆری هەیە ڕەخنەی دروستکەر هەیە و ڕەخنەی ڕوخێنەر هەیە ئەو ڕەخنانەی کە لە من ژیراوە الحەمدولیلا توانم بڵێم 85 ڕەخنەی دروستکەر بووە ئەوە نەبووە لە بەرچاوی کۆمەڵێک کە زیان هەوڵ بدا بم شکێنێ بە کۆمنتێک یان بمانە هاتووە پێمی و تۆتی ئەمە ناڕێکە ئەمە ڕاستکەرەوە ئەمە ئەوایە ئەمە وهای لێ بکە تەبعاً ئەم ڕەخنەیەش دروستەکە. باش تا چەند ئەو ڕەخنانت بە هەند وەرگرتووە بۆ نمونە زۆر هەنێکات هەیە کەسەکە کەسی نزیکی شتا ئەشی ناسیت بەڵام سێرەکەی ڕەخنەیەکت لێگرێ بە ڕەخنەی ینی ئەڕوخەی لە ناخەوە هەنێکاتی شتەکە وانە بەڵام بۆ ئەوی تۆ پێ ناشرین کە یاخۆ تۆی پێ بڕوخیانێ لەوانەیە هەنێکاتی شتەکەی تۆ زۆر لەوەی ئەو باشتر بێ بەڵام بەخالەتێک هەبێ پێی ناخۆش بێت تۆ بگەیت بۆ ئاستا ینی ئەوانە شوان بینیوە ڕاستە فەرمووی من پێشتر ئاماژەم بەوە کرد ڕەخنەی ڕوخێنەر و ڕەخنەی دروستکرد ڕەخنەی دروستکرد چی ئەو کەسانە کە دۆستن ئەزیستن بەڕاستی یانەوێت تۆ سەرکەوتوبی بەڕاستی یانەوێت تۆ ئەو بەرهەمەی کە ئەینوسی یان ئەو کارەی کە دەست داوەتێ شتێک دەرچێ شاکار بێ ناوازە بێ ڕەخنەی ڕوخێنەرژەوەیە کە وەک پێم وتی کەسێک یان بە کۆمنتێک یان بە شتێک یان ناو کۆمەڵە کەسێک کابیوێ بچکێنێ بەڵام الحەمدولیلا ئەو ڕەخنانەی کە ڕوبەڕووی من بۆتەوە وەک گوتم 180 بۆ 85 ڕەخنەی دروستکەر بووە و بڵێ بە تەشیدش تووشی ئەو حاڵەتە بوومە بەڵام لە کاتێکی گونجاو لە کاتێکی ئەوەیە دانم بە خۆما گرتووە بیرم لێی کردوتەوە ئایا ئەمە
ئەم قسانەی کە ئەم کەسە بەرامبەر بە من کردوێتی وەک چۆنەڵی لە بێژنگم داوە چەنی بزانین وایە چەنی بزانین وانە ئەوەی کەوا بووە هەستم پێی کردو ڕاستم کردوێتەوە ئەوەی کەواژ نەبوو پشت گوێم خستەوە خۆی هەنێک کاتیش ئەو کەسانی کە وەکو باڕستان شاعیرن ینی بڵێ توونەڵی کە تۆ شت ئەنووسی بۆ خەڵک عام ئەینووسی ینی هەمیشە هەموو کەسێک توی بەدڵ نییەوە تۆش هەموو کەسێکت بەدڵ ینی ئەو ڕخنانەش هەمیشە ڕۆیات وانە زان لەسەر قوتابخانەیەک زیاتر ئەنووسیت بابەتەکانت لێرکن کلاسیکن ینی ئەو بابەتانی کە تۆ ئەینووسیت تا چەند مەسەڵەن گرنگی بە کێش و سەربەوە بە قافیە ینی ئەو شتانە زۆر بە هەند وەرەگری لە بەڵێ بەتەشێت ئەو بابەتانی من نووسم زیاتر بابەتی ڕۆمانتیکە و لە لای من وەزن و قافیە و سزوو شعر خۆی نهێنیەک لە شعردا هەیە هەر شعرێکە گەر چزووی نەبێ ئەو شعرە ها نازانم چۆن لە بابەتی چزوو جەنابەت تێگەی بۆ نمونە هەر شعرێک تۆ ئێستا شعرێکی من بخوێنیتەوە وەکو چۆنەڵی کورتە ڤیدۆیەک لەبەر چاوت بڕۆ ئەها خوێنیتەوە تێکەڵ بەو بابەتەبی تێکەڵ بەو بابەتەبی کە من حەزەکەم ئەگەر دەرفەت هەبێ هەر ڕاستە و خۆش شعرێکت بۆ بخوێنمەوە بزانم لە لای تۆ ئەبێ بە کورتە ڤیدۆیەک لە لای تۆ ئەبێ بۆ بابەتی کە بەدڵت بێ باشاتی حەزەکەی بابەتێکمان پێشکەشکەزانین من شعرێکتان پێشکەشەکەم بە ناونیشانی کچەلادەیی پێم خۆشە تەواو تەرکیز بخەیتە سەری بۆی کە دوایی بزانی ئایا ئەم شعرە بووە کورتە ڤیدۆیەک لاد وەکو ئەها تەمسیلیەکی بچووک باش کچەلادەیی ڕەنگە چیتر من نەتوانم ئازاری دووریت بچێژم وام نیازە دەرد و حەسرەت لە خزمەت ماچێک بنێژم ئیتر بەسێم خەزانە تەمەن بەرەو مەرگە ڕوا هەنگاوی زەمن بێڕەحم لە بەهاری لاوی مەخوا تۆی کچە لادەیی شاشۆخەکەی نێو هەناسەم لە هەر کوێیەک گوێبیز دەبم ناوی تۆ بۆتە پێناسەم ئەوینت گڕی بەرداوە لە ڕیشاڵەکانی دڵم بۆ هاوسۆزی و هاوسەرینیت بڕوا بکە زۆر بەتاسم ئەگەر قەدەر سەر شێتانە دەستی ئاواتم نەشکێنێ حەزم وایە لەو لادەیی کە شەماڵ زوڵفت دادێنێ بۆت ببم بە شوانی عیشق و تۆش شەنگەبێری ئێواران لە سەربانی خانوە قوڕێک گرێ بدەین شەرت و پەیمان هەتا ڕۆح لە جەستەما بێ ئەوین جوانی بنەخشێنێ لەگەڵ گزنجی بەیانی یار بەماج بە ئاگام بێنێ سۆز و دەنجی کەڵەشێر و نەغمەی بولبولانی لادێ ژیان پڕکەین لە گۆرانی تا ئێوارەمان لێدادێ ژیان پڕکەین لە گۆرانی تا ئێوارەمان لێدادێ بە هیوام لە امتحانەکە دەرچوێت باش دەست خۆش ئەمە کەسێکی تایبەت هەیە بۆ نووسی بێ من زیاتر شتەکانم بۆ عامە نووسم بەڵام ئیتر ئەبێ ئەو کەسێک کە هەوڵەدا بنووسێ ئەو کەسەی کە ئەوێ بابەتێک بنووسێ ئەبێ شتێک لە ناخیا هەبێ بۆی کە هەوڵدا جوان بنووسێ بۆی کەسێکیش خوێندیەوە تا چەند لەگەڵ ینی بەرکەوتنت هەبوو بۆ منە لەگەڵ خەڵکە ئەو بابەتەکانت بخوێننەوە بڵێن مثلا ئەو هۆراوەی کە نووسیوتە من زۆر خۆمی تیابینەوە ئەڵێ بۆ منێ نووسی وەقەدەها شتی وا بووە ئەوە ئەزانی پەشێو خان هەر کەسێک من سەرنجت بۆ لای نمونەیەک ڕاکێشم ئێستەشی پێوە بێ زۆرێکمان گوێ بۆ گۆرانیەکانی مامۆستا کامران عومەرێگری یەک بە یەک گۆرانەکانشی بۆ خۆی نووسیەوە بۆ خۆی وتێتی هەمووی بۆ خۆی وتووە کە تۆ شتێکت بۆ خۆت وت دڵنیابە لەم ژیانەیە دڵنیابە لەم دنیاەیە سەدان کەس و هەزاران کەسە بێ هەمان معانات و هەمان ئەوەی تۆی هەیە و وا ئەزانێ کە بۆ ئەوت نووسیوە هەر شتێکش کە بۆ خۆت نووسیت دڵنیا بە جوان دەرەچی زۆر ڕاستە بزانم ئەو بابەتانی کە زیاتر تۆ شعری بۆ نووسی و دەستی نووسینت هەیە لەو بارەوە بەخشان ئەنووسیانە بابەتی تر ئەنووسی ئەو بابەتانە دیاری کراون بۆ نمونە خۆشەویستیان نیشتیمان پەروەریە بۆ نمونە ینی ئەو بابەتانە چین کە زیاتر تو حەزەکەی شتی بۆ بنووسیت بابەتی بۆ وەڵاهی خات و پەشێوە من وەک ئاماژەم پێکرد زیاتر بۆ خۆشەویستی و دڵداری ئەنووسم و نیشتیمانیش بڵێ و هەم هۆنراوەم هەیە لەسەری و هەم شتم لەسەر نیشتیمانیش نووسیوە کامیان زیاتر ینی زۆر زیاتر وەڵا تەبعاً خۆشەویستی و دڵداری زیاتر زاڵترە بەسەر لایەنەکانترە باش بزانم هەمیشە ئەو کەسانی کە دەستی نووسینیانەیە بە تایبەت بۆ شاعری خۆشەویستی هەمیشە نازناوێکیان هەیە بۆ خۆیان و زۆربەی شاعیرەکانیش بەوانەی ڕابردوو بە ئێستا شەوایانی حەزەکەن نازناوێکیان هەبێت بزانم نازناوی شعریت نییە؟ نا من جگە لە شەماڵ شەیدستار هیچ نازناوێکی ترم نییە و لایەن زۆر کەسی ئەزیز و خۆشەویستشەوە کە زۆرم لێکراوە
ئەم ناوە بگۆڕم بە ناوێکی تر بەڵام من پاشگیری شەهید ستار کە باوکمە من تەمەنێک قەرزایە من ئەو ناوە بۆ من شکۆی هەموو دنیای زۆر ڕاستە ڕۆحی شاد بێ خواسلام بزام هیچ کاتێک دەوێت بابەتێک بنووسیت بۆ نمونە کاتی بۆ تەرخانەکەی یاخود ڕووداوێک ئەەکەی بە شعرێک بابەتێک ئەەکەی بە نووسینێک لای خۆت ئەنی ئەوەیەک بۆ نمونە شعر کات و ساتی نییە لای تۆ کامەیانە ینی کاتی بۆ دیاری ئەەکەی یاخود شعر لای تۆ کات و ساتی نییە بابەت لای تۆ کات و ساتی نییە شعر یا بەپێی بابەتەکە ئەگۆڕێت وەک چۆنەڵی ئیلهامێکە خات و پەشێ و کە بێ ئیتر کات و ساتی نییە تۆ بێ و کاتە دەست بە قەڵەمبی و بنووسی من زۆر زار لە ڕێگا بۆ شوێنێک ئەڕۆم کە شتێکم بۆ دێ لە مێشکما قەنەعات کە گەرنەوەستم نەینووسم بە مۆبایلەکەمیان بە شتێک لە یاد مەچێ زۆر زار ژوا بۆ کە شتی باشم لە دەستداوە بەو هۆکارە یعنی ئەها وشە بەڕاستی ینی هەنێک وشە هەیە هەستە جوڵێنێ هەستە بزوێنێ کە ئەیان نووسی بەڵام شعر خۆی ئیلهامە ئەو دقێ و ئەو چرکە ساتەی کە بۆت دێ ئەگەر ئامادە نەبی و نەنووسی لەوا چێ دەدەقە چارە چێ پاژەوەکو ئەوە پێت هەدەفەکە نەپێکی واتە ئیلهامەکان کات و ساتی جیازم بۆ نمونە هەنێک کەسێ بۆنکردنی بۆنێک ینی کەسێکم بیرەکەوێتەوە شتێکم بیرەکەوێت یادگاریەکەم بیرەکەوێتەوە یان ببینینی ڕەنگێک یان مەسەلەن ببینینی سروشتێک ببینینی کەسێکی ترکەوانی هاو شێوە بەیان شتێکی لێو بابەتانە ئەو شتانت ینی لای تۆ هین بووە ڕوویداوە هیچە بوو ئەوە مەسەن بابەتێکە نووسی بێ لەسەر ئەو شتانی کە بەڵێ من دەی بیڵە قەیناکە بڵام ڕەکەشف مەگەنە زۆر لە منم لێرەوەدان بە شتێکە بنێم پێشەوەی ئەم قسانە بکەم ئەوەندەی کە من لە تۆ ڕازیم هاوسەری ژیان مەڵێم چوار ئەوەندە خوای گەورە لێت ڕازی بێ کە تۆ بەم هەموو مەشغەڵەت و بەم هەموو یعنی کە جۆرا جۆرانەی منەوە لەگەڵ منە هەڵەکەی و هیچ مشکلی هەیەکت نییە و ئەو پەڕی ڕێز و حرمەت مەگیری من ڕێزت هەتا مردنە خەمە سەرم خوای گەورە تۆم لێ نەسەنێ ئەم قسان هیکەیەشی کەم مەیکە مشکلی نابێت بۆ تۆ زۆر لەوە گەورەترە تۆ دەست پێشخەری دڵنیام ئەگەر لەوانەیە پێشەوەی هاوسەرگیری بکەن هەمیشە دوو کەس یعنی هەنێ بابەت هەیە باسەکرێ پێش ئەوە کە بوو بە هاوسەرگیری هەنێ شت هەیە تەنها بێ بەڕابردوو بۆ تۆ ئەو قسە جوانانەشت بۆ وت دڵنیام نابێ بیکا بە مشکیلە وەڵاهی ئیشەڵا من سەنێ لێ ڕازیم خوای گەورە ئەوەندە لێ ڕازی بێ من بابەتێکم پێشکەشەکەم لەسەر ئەو هاوشێوە و بینین و شتە پەشیمانی نەم ئەزانی باڵی ڕەشی ڕۆژگاری ژین وام لێەکە بێ مرۆت بووم ڕۆژگارم ڕۆی ئێستا شیوەن بەدڵەکە لە پاش چەند ساڵ لە سەرمەستی و بیرەوەری خۆم بێزارم لە سوچێکی ژیان کەوتوم بە بێچارە زۆر بێدارم نەکەس هاوارمە بیستێ و نە ڕۆژگاریش بەزەیی دێ هەتا تەمەن لە دەست بچێ ناڵەی دەروون بەتینە بێ خەم و ئازار وای لێ کردوم پێمە چێژن پەشیمانی دەیان ساڵ چاوەڕێمە کرد گەر بەم حاڵی خۆمەزانی دەگ ڕووی ڕەش بێ کوێر بێ چاوی ئەو کەسەی منی لە تۆ کرد دڵ و ناخ و خوێن و ڕۆحمی پڕ لە ناو سۆر و برین کرد ڕێگات ڕاست بێ بە سڵامەت دەستی عشقی من نادگاتێ داوای دڵم لە لای یەزدان چیت پێخۆشە گشتیت داتێ لە پەڕی دڵی گەرمتدام چەندێ ڕەم بۆ هەڵگرە هەر کاتویستێکت بە من بوو بەبێ شک پێم بڵێ بمرە ئیتر ڕێگای سەختی ژینمان تەریب نییە و لێک جیاوازە لە نێو دڵت هەڵی بگرام گفتوگۆ و ڕاز و نیازە بەڵام تخوا بۆ دوایین جار داوای من لە تۆی گوڵشێوە جاروبار یادێکم بکە دڵ بۆ دیدەنیت پەشێوە لە کۆتایی ڕێگات ڕۆشن نازداری نێو خوێن و دڵم دڵخۆشم لە دنیاکەی تر ببیە هاوڕاز و مەنزڵم دڵخۆشم بە دنیاکەی تر ببیە هاوڕاز و مەنزڵم بەهیوان بەدڵتان بێ دەستە خۆش بێ وە نای منی شتیا و دەست خۆش دەستە خۆشە بزانم کاک شەماڵ باگراوندی سەقافی شاعیر تا چەند گرنگە بۆ ئەوەی خوێنەر زیاتر بابەتەکانی هەڵبژێرە بۆ نمونە
بەڕێستان دەستی نووسی نیشتان هەیە بە هەمان شێوەی کە ئەوەی کە شاعر ئەنووسن. بزانم خوێنەرێکی باشیت و بابەتانی کە ئەی خوێنیتەوە زیاتر دەربارەی ینی ئەو کەسانی کە بنووسن هەمیشە ئەکرێ کە خوێنەرێکی باش بن. بزانم چ بابەتێک زیاتر ئەخوێنیتەوە؟ وڵا خات و پەشێ من زیاد لە خوێندنەوەی حەزم بە بابەتی ڕۆمانە. ئێستاش حالێن لەو ماوەی پێشوە سەرقاڵی خوێندنەوەی ڕۆمانێک بووم بە ناوی یەڵدا. بەڕاستی چەندێ سوودی نووسینم لێی وەرگرت، چوار ئەوەندە سوودی ئەقلیم لێی وەرگرت. بەڕاستی ڕۆمانێک بوو ئەگەر بە بۆچوونی من بێ، ئەگەر بەویستی من بێ، ئەگەر بەدەسەڵاتی من بێ ئەیکەم بە منهەز لە خوێندنگەکانە. بەڕاستی ڕۆمانێک بوو پڕ لە دەرس، پڕ لە عیبرەت، پڕ لە وەک چۆنەڵی کەسێک گەنجێک کە لە سەرەتای بالەغبوون و پێگەیشتنایەتی، لە سەرەتای ئەوەیە کە دەسی لە ژیان گیر بووە و هەڵپەی بۆ ژیان هەیە، وەک مناڵێک چۆن پێگرێ ناوەستەی هەرکەوێ حەزی بە فڕینە و گەنجە، حەزی بەوەیە خۆی پیشانی دنیا بدا، بڵێ من هەم ئاوەتەکانی بەدەست بێنێ. زۆر بەڕاستی زۆر دەرس و عیبرەتی تیا بوو بۆ کەسانە، زۆر بەخۆشمەوە. بابەتێک بوو من هەر لێرەوە هەتا ئەو جێگەی کە نووسەرەکەی لەوەیە بەداخەوکە ئێستا حالم ناوەکەیم بیر چووە، ستایشی یەکەم هیواخوازم بەردەوام بێ لەو کارە جوانانە. ئەوەتە زیاتر حەزەکەی بابەتی ڕۆمان بەڵێ ڕۆمان بخوێنیتەوە. هیچ ڕۆمانێکە بۆ نمونە زیاد لە جارێ خوێن دەبێتەوە، چونکە هەنێ بابەت هەیە ئەوە ینی ئەوون هەندێک چێژ بەخشە هەنێ کاتێسم ئەوەی کە باسی یەکەم ئەو ڕۆمانە ئەوەی یەڵدا ئەگەر دەکەڕەتتر دەجارترش بیخوێنمەوە لی تێر نابێت، یعنی ڕۆح لی تێر نابێ. بەڕاستی وشەی پارا و بابەتێکی بابەت گەلێکی ئەوەندە جوانی هەڵبژاردە بوو کە ئینسان وەک چۆنەڵێ هەنێ خوێندنەوە هەیە وشکە لە خۆلی بێزاربی، بەڵام هەنێ خوێندنەوە هەیە تەڕە خوێنەر بۆ لای خۆی ڕاکێشێ. ئەوە هیچێکە لەو بابەتانە. باسی زمانی پاراوت کرد، بزانام تا چەند گرنگە ینی شاعیر زمانی پاراو بێ و شانی کە زۆر بەکارێنن، زۆر کوردی بێت، چونکە ینی ئێستا لێ ئێستاە گلەی هەمومان گلەی ئەوواکەین کە وشە کوردیەکان وردە نامێنن. تۆ لە ڕێگەی پەیامەکەی خۆتەوە کە شاعیریت تا چەند گرنگی بە ئەوەی ئەو وشە کوردی جوانانە بێنیتەوە ناو شاعر زمانت پاراو بێت؟ ئەوە بەڕاستی خاڵێکە کە زۆر گرنگە بۆ ئەمڕۆی نووسین، بەڵام بەداخەوە و من نەگەشتم بەو ئاستەی کە خۆم یعنی تەنانەت وەکو خوێندکارێکی ئەو شاعیرانەی کۆنش کە حساب بکەم، وەکو شاعیرە گەورەکانی زمانی زوو کە ئێستا بۆ ئێمە بوونەتە فەخر و شانازی کە شعرەکانیان بووە بە دەرس و بە ڕێزکەیەک بۆ ئێمە کە ئەگەر بتوانین بە ڕێزکەکەشیان بڕۆین، ئەوان ئەیانتوانی زیاد بە جوانی بە پاراوی لە شعرەکانە ئاماژە بە وشانە بکەن، بەڵام لەسەر ڕای ئەوە ژێمە ئەبێ بە شێوەیەک بنووسین کە هەوڵدەین خوێنەر تێبگا. من یەک شعرێکم نووسی بوو دێتە یادم وشەیەکی تیا بوو کە ئەڵێ ئەهاتی بەرەو ڕوون بازرەقەت ئەکروێنەی کە و قەناعەت کە دەیان کەس نامی بۆم ناردە بوو بازرەقە یعنی چی، کە خەتای خۆم بڕوونکردنەوەم نەدابوو لە کۆتاییە کە بڵێ من وشەیە بە بازرەقە بە واتای هاتنێکی سەریع و ئەها شادی. ئەم وشانە ڕاستە، وشەی پاراو بۆ ئەمڕۆ زۆر ئەمڕۆژ چونکو دنیای سۆشیال میدیای و خەڵکەکەشمان بێتاقەت بووە، تااقەتی خوێندنەوە ئەوەی نییە زیاد ئەمڕۆ حەزیان لە بابەتی کورت و پوختە. وەڵا ڕاستیە، ئەوە ڕاستیە بێ بابەتەکان زیاد شتەکان سەریع بوون، ژیان سەریع بووە، ینی بابەتەکانی ژەستەکەی سەریع بوون. سۆشیال میدیا چەندێک قازانجی پێگەیاندوویدا ئەوە زەرری پێگەیاندین. ئەو تاموچێژەی پێشاکووا من بە نیو سەعات بە سەعات بە 3 سەعات دانیشتم بە دیار کتێبێکی مامەسا بڵێن سەنگاوی دلێر محەممەد ئەم خوێندەوە یعنی تاکۆ تاپەڕە وازم لێ نایەنا تا هەموو شعرەکانمە خوێندەوە. ئێستا تااقەتمان نیە تەنانەت ئەگەر 2 دقیقە بێ گوێ لە ڤیددیۆیەک بگری. وایە بزان باسی شاعیرەکانی کۆنت کرد، ئەوانەی کە ئێستا بوونەتە قوتابخانەیەک بۆ ئەو هەموو ئەو کەسانی کە شعرە نووسنەوە ئێمەمانانیش ینی لە هەر ڕوویەکەوە بێتوانین ئێمە سوودی لێ ببینین. بزانم بە کامیان سەرسامیت، بابەتی کامیان زیاتر مەسەڵەن خوێندوودەتەوە لەم شاعیرە نوێنەی ئێستاش ئەوانی بۆ سەرنجت بۆ لای نمونەیەک ڕاکێشم خات و پەشێ و نالی شاعیر بەڕاستی نمونەیەکی بچووکی هەیە کە سەلماندوێتی شعر پەیامە، سەلماندوێتی شعر پەیامێکی جوان و گەورەیە. لە زمانی
شۆڕشەکەی شێخ مححمودی نەمر کە شکست دێنێ بەداخەوە لەگەڵ ئینگلیزەکانە چێتە منتیقی بڵباسەتی لەوێ لە دەیەک جێنشینە بێ و حەز بە ئافرەتێکی گەنجەکە بە ناوی مینا تەمەنی 17 ساڵە جەنابی شێخش تەمەنی لە دەوری 50 ساڵە حەز بە مافرەتاکە کەسش ناتوانێت دەست خاتەڕی لە بەرەوەی مەلیکی کوردستان ناڵی شاعیر بەمە زانێ هەڵەسێ شعرێکی بۆ نووسێ ئەم بابەتە عەزێتێدا ڕۆحی عەزێتەدا کە تۆ بتەوێت بە زەبر ئافرەتێکی 17 ساڵان بکەی بە خێزانی خۆت 50 ساڵ ئەمە شیاو نییە کە بەداخەوە ناو ئێمە ماوەیەک چەند ساڵ پێش ئێستا ئەوە هەبوو بەڵام ئێستا الحەمدولیلا بەرەو کۆتایەتێ نالی شاعیر هەڵەسێ شعرێکی بۆ نووسێ پێڵێ شاهی من زەرفی مینا وەسلی ئەڵماسیەوێ وەک کونی ماچینە دەرزی تیژ و ڕەقاسیەوێ قەتحی ڕێگەی دۆڵە ڕوت و کانی گەرمی بەرماڵان هەڵمەتی چاپوک سواری قەومی بڵباسیەوێ یعنی تێگەێنێ ئەڵێ تۆ پێویست نییە بە هەر جۆرێک بێم ئافرەتە ڕازیکەی بیکیتە خێزانی خۆت ئەم ئافرەتە پێویستی بە گەنجیشی قەومی بڵباسە کە هاوتەمەنی خۆی بێ هەڵمەتی چاپوک سواری قەومی بڵباسیەوێ ئەڵە کاتێک جنابی شێخەم شعرە بینێ نەگەوە تای واز لەمی نادێنێ شەرمەزارە بێ هەردەیەکەش بەجێهێڵێ ئەمە ئێمە ئەبێت تێبگەین شعر پەیامە پەیامێکی جوانە بەڵام بەداخەوە ئەمڕۆکە شعر بە شێوەیەک لە شێوەکان سەیرەکرێکە تۆزێک سووکەڵە بووە لە ناو میلەتە بەداخەوە باش بزانم بابەتێکی ترمان پێشکەشکە باسی ئەوەت کرد کە نیشتیمان پەروەریش بابەتێکە لای تۆ کە هەمیشە گرنگی پێیت پێم خۆشە بابەتێکمان پێشکەشکەی من هۆنراوەیەکتان پێشکەشەکەم لەسەر ئاڵای کوردستان هیوادارم بەدڵی جەنابتان و بەدڵی تەواوی خوێنەران و شعرێک بۆ ئاڵای کوردستان هیواخوازم کە جێ ڕەزامەندی بەڕێستان و تەواوی بینەران و بیسەران بێت بۆ ئاڵاکەم پەیمان ئەدەم تا بمێنم لە هەمبەر ئەو چوار ڕەنگەدا پاک و بێگەرد ببمە چقڵ و دەرد و ژانێک بۆ ناحەزی ئاڵاکەم و دژ بە نامەرد وڵاتەکەم هێند شیرینی خوێنم لەسەر تۆ ئەڕێژرێ سەربەرزیە مردن لە پێناو ئازادیت مردن نییە شەرفمەندی و شانازیە ئەی جوانترین شۆخ و شەنگم دوول بەرە خۆشەویستەکەی نێو هەناسەم بمبورە کە نیشتیمانم خۆشتر ئەوێ و بست بە بستی خاکەکەی بۆتە پێناسەم ئاخر من کە بێ نیشتیمان سرم شۆڕکەم بۆ داگیرکەر و خوێن ڕێژم کەوایە بەدەستی خۆم خۆشەویستی ئازیزەکەشم منێژم چون لە لای من وڵاتەکەم کانگای ڕێز و خۆشەویستی و هەست و نەستا لە پێش ئەشقی کچۆڵەیەک دڵم بە ئەشقی خاکەکەم شاد و مەستە لە پێش ئەشقی کچۆڵەیەک دڵم بە ئەشقی خاکەکەم شاد و مەستە سوپاس هیواخوازم بەدڵتان بێت دەستە خۆش بێ کاک شەماڵ هۆکار چێ زۆر شاری نیشتیمان پەروەری زیاتر ئەنووسیت هیچ هۆکارێکی نییە لە لای تۆ هۆکارەکەی ئەوەیە خات و پەشێو من لە تەمەنی 12 ساڵەوە باوکم لە پێناو ئەم خاکەیە شەید بووە بە تەمەنی 12 ساڵەوە من بە بێ باوچی هێناومە بە ڕەزالەت و بە کۆمەڵێک ئەوانە الحەمدولله هزار جار سوپاس بەخوای گەورە ئێستا لە هەر چوار پارچەی کوردستان پێی سەربەرزم پێی سەربەرزم الحەمدولله و نیشتیمانش بۆتە بەشێک لە جەستم بەتەکید شید بوونی باوکەیەکێ لەو هۆکارانەی بەتەکید 100% من کەسێکم خوێنی خۆی بەخشیوە بە خاک ئازیزترین کەسە لە ژیان جێگەی شانازیە بەتەکید هەموو شەهیدانی ئەم خاکە هەموو شەهیدانی کوردستان جێگەی شانازین بۆ ئێمە بەڕاستی ئەو خوێنی ئەوان نەبووە ئێمە ئێستا بم ئازادیە نەمانەتوانێت سادەترین خوێنی ئەوانە ئازادی ئەمە کە دانیشتوین ئەلێرە بم ئازادیان بەرنامە جوانەوە ڕۆحی شاد بێ و تەمەنی ئێوە درێژ بێت ئیشەڵڵا بزانم کاک شەماڵ لەگەڵ ئەم بابەتە جوانانت هەیە هیچ کات بیرە لەوە نەکڕێتەوە بیکەیت بە نامێلکەیەک بیکەیت بە کتێبێک ئەوە لە میانی سەردانێکی بەڕێز وەزیری ڕۆشنبیری بۆ سەمسەماڵ لە هەموو شوێنێک ژەما ئەڵێم وعدی پێدام لەسەر کاغەز بۆی نووسیم کە بە ئەمر ئەم کوڕە پێویستە خزمەت بکرێ کوڕە شەهیدە هەم فەرمانبەرە هەم ئەوەیە دەستی نووسینی هەیە ئەم کتێبەی بۆ چاپ بکەن کتێبەکەم ئێستش حازرە تقریبان 4-5 ساڵ بەر لە ئەمڕۆ بوو هاتمە ڕۆشنبیری سلێمانی لەسەر ئەوەی شعرێکی دینی تیا بوو بۆمیان نەکردیان ئەو شعرە دینیە دەرکەوتم دەری ناکەم بۆت ناکەین وتم مەیکەن
تا ئێستش نامێلکەکەم بۆ شێوەیە ماوەتەوە و حازرە چاوەڕێم دۆستێک ئەزیزێک وعدی ئەوم پێ بدا و بۆم بەچاو بگەین. بەداخەوە بزانم لەگەڵ کۆڕی شعریە چۆنێتی هیچ کۆڕێکی شعریت بەڕێوە بردووە لە ڕۆژی ئاڵای کوردستان لە زانکۆی چەرموو لە چەمچەماڵ کۆڕی شعریم ئەنجام داوە لە چایخانەی خەڵک دووجار کۆڕی شعریم ئەنجام داوە لە هۆڵە ڕوشنبیری چەمچەماڵ لەگەڵ چەند شاعیرێکی تری ئەزیز کۆڕی شعریمان ئەنجام داوە. هەستێکی چۆنە کاک شەماڵ ئاوڕوو بەڕوو لەگەڵ ئەو کەسانی بۆ نمونە کە بەرکەوتتان هەیە لەگەڵ ئامادەبووان لەگەڵ ئەو کەسانی کە حەز بە خوێندنەوەی شعری بەڕێزت ئەکەن تۆ ڕاستەوخۆوە شتێکی زۆر جیاوازترە وایە؟ ڕاستە ئەزانی ئەوە شتێکە بابەتێکە زۆر خۆشە من دایم نمونە لەسەر شتێک دێنمەوە دارێک نەمامێک کە بەدەستی خۆت چاندت ئاوتدا گوناحە دوای وا بکەی وشک بێیان هەڵی بچێشی من ئەم شتە هەریەک لە من یان لە کەسێکی تر لە ئازیزێکی تر کە ئەنووسێ وەکو نمامێک وایەکە ئەم نووسینانە گەربێت و خزمەتی نەکەی و نەنووسی ئەمەد نابێ خاوەن بەرهەم نابی ئەمەش کە بەدەستی خۆمانێمە ئەمەمان پێگەیاندووە گوناحە هەڵیکەنین و زۆرشم پێ خۆشەکە لە ڕووی ئازیزان لە ڕووی ئەو خۆشەویستانەی کە بابەتەکانی منیان بەدڵە کە بەحەی ئەوەستم و بەرهەمەکانمیان پێشکەشەکەم. بزانم لە ئێستا لە چەمچەماڵ ینی زۆر گەنجی لێ هاتوو هەیە و زۆرێکشان بۆم پرۆگرامی ئێمە خۆشحاڵیەوە هاتوون و بانگێش کراون. بزانم هاوڕێ و هاوکاریتان چۆنە لە نێویەکە ینی زۆر باشن زۆر باشین بەڕاستی ئەوانەی کە ئەنووسین لێرەوە ترسم ناوی کەسێکم بیرچێ بۆ هێناوێن ناهێنم دوای ببێتە جێ گلەیی لەلام بەڕاستی ئەوانەی کە لە چەمچەماڵە ئەنووسین و هەنێشیان کە زۆر برەویان بەم بابەتەداوە ڕەنگە من یان کەسانێکی تر نەتوانین بەهۆی کاری ڕۆژانەمانیان سەرقاڵیمان نەتوانین زیاتر وەکو ئەوان پەرەی پێ بدەین بەڵام من ناوی سێ شەخص دێنم بە داوای لێبردنمەوەوانەی ترەگە لە بیرم بچن یەک لەوانە شاعری خۆشەویست کاوە حسێن مامۆستا جەزا شێخانی کاکە زانیار عادل ئەم سیانە بەڕاستی برەویان بە کارەکەدا و بەڕاستی بوونە بۆ چەمچەماڵ بوونەتە سمبول من چاوان ماچەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازمە و برازیزانم چەند هەفتێک پێش ئێستا کاکە زانیار لێرە لای ئێمە میوان بوو کاکە زانیاریشێکە لەو گەنجانەی کاکرێ ئێمە شانازی پێوە زۆر ڕاستە زۆر گەنجێکی بەتوانایە لەگەڵ بەڕێستانە هیوای سەرکەوتنتان بۆ خوازم من شتێکی ئەو تۆم نەماوە کاک شەماڵ سوپاس بۆ ئەوەی کە ئەمڕۆ لای ئێمە میوان بوو بەخێر هاتی سەر چاوان سوپاس بۆ جەنابتان سوپاس من سوپاسی جەنابتانەکەم کە ئەم دەرفەتەتان بە من بەخشی ئەو شاشە جوانە هەروە ڕەنگاوە بێ هەروە ڕازاوە بێ دەستی یەک بەیەکی ئەو کارمەندانە ماچەکەم ماندوو نەبن هەمیشە ئەم بەرنامەیە بەردەوامی هەبێ بۆ دەستگرتنی ئەو گەنجانەی کە خەون و ئاواتیاکەیان هەیە و حەزەکەن پیشانی خەڵکی بدەن بەدڵنیاییەوە زۆر سپاس بۆ بەڕێز کاک شەماڵ شەیستار کە بەڕێزیان شاعیر بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر ئەزمموی شعری نووسینی بەڕێزیان تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.